ئەزیزان لە تەوەری دۆمماندا باس لە بابەتێکی گرنگی بە هەمان شێوە توانین بڵین کۆمەڵایەتی و دەرونیەکین کە لە ناو تاکانە هەیە ئەویش بەدگومانیە کێسا بۆتە دیاردەیەکی نامۆ لە ناو خەڵکدا تەنانەت خۆی گەورەش دەفەرمێت کە من لە جێی گومانی بەندەکەمام کەواتە زۆر گرنگە کەمێ مرۆڤ گومانی باش بەرامبەر یەکبەرین بەڵام زۆر جار بەدگومانی بڵاو بێتەوە بەهۆی زۆر جار ئەو بارودۆخە کۆمەڵاتی کە تیایین ئێمەوەمان لێ دێت بەدگومان بین بەرامبەر هەموو ئەو کەسانەی دەوروبەرمان. ئەمڕۆ باس لەم بابەتە دەکەین زین بەدگومانی هۆکارەکانی چینوە ئەو لێکەوتانە چیەکە لەسەر تاک دروستیەکە بە میوانداری بەڕێز زۆزک ساڵەی ڕاهێنەری نێودەوڵەتی پەرەپێدانی تواناکان کە ڕاستەخۆ لە هەولێرە لەگەڵمانە سڵاوی خوات لێ بە مامۆستام کاتت باش سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. گەر سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەم لەم ماوەیە لە تۆڕە کۆمەڵاتیەکان ینی من یەکێکم بینی باسی لەوە کرد هەموو ئەو کەسانی کە لە دەوروبەری ئێمەیان ئەکتەرن و هەمویان نواندنەکەن و نابێ باوەڕت بە کەس هەبێ بە تۆنێکی زۆر سەرنجڕاکێش بە ڤیدیۆیەکی زۆر سەرنجڕاکێش ئەم قسەی باسەکردن جا بەبەسەکە لێرەیە ئەم شێوازە لە بڵاوکردنەوەی بەدگومانی بەوەی کە هەموو کەسەکانی دەوروبەرم خراپن ئەبێ گومانم لە هەموو کەسەکان هەبێ چ لێکەوتێکی هەیە و هۆکار چیە بەدگومانی هەتا بێت لە ناو تاکی کووردا بڵاو بێتەوە. بەیانیتان باش بەڕێزان و ئازیزانی خۆشەویستی کەناڵی هەیەم هەڵبەتە مەسئلەی گومان سەرەتا با بزانین دەرخستەی چیەوە تا بزانین لە چیەوە هاتووە مەسئلەی گومانی خراپ بە تایبەت بوونی قسەیەکە یاخود شتێکە کە بەبێ بەڵگە لە کەسی بەرامبەردا بەدی دەکرێت واتە من گومانێکی خراپ بە کەسی بەرامبەر بەمەم بەڵام بەبێ بەڵگە و بەبێ ئەوەی هیچ شتێک دەربارەی ئەو کەسە بزانم. هەڵبەتە گومانی خراپ کە من زیاتر پێم خۆشە باسی کەم لەم تەوەرەیە گومانی خراپ لە کەسی دەروون نەخۆشەوەی واتە ئەو کەسانەی لایەنی دەرونیان نەخۆشە یاخود جێگیر نییە بۆیە دەبینی هیچ کات متمانەی نییە بە هیچ کەسێک هیچ کات لە دەوروبەری تەمین نییە و ئەمین نییە لە کەسانی دەوروبەری و دەرخستە و دەرکەوتەی کۆمەڵێک کاری سلبی و ڕەفتاری سلبیە لە مێژووی تەمەنی ئەو کەسەدا بۆیە ئێمە ئەگەر بمانێ چارەسەری ئەم حاڵەتە بکەین یاخود ئەم داردەیە بکەین دەبێ بگەڕێنەوە بۆ قورئان و فەرموودە بزانین لەوێدا خی گەورە باسی کرد و پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی کردووە طبعا ئەمە باشترین کەس ئەوها بیرەکەنەوە بۆیە دەبینی خی گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرموێ یا ئەیها الذین آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم واتە ئێمە دەبێت زۆر ئاگاداری خۆمان بین هەندێک لە گومان تاوانە واتە مەرج نییە ئێمە هەندێک تاوان دەکەین بۆ نمونە کوشتنە بڕینە کاری خراپە کاری چەوتە ئەمانە هەمووی تاوانن بەڵام هەندێک گومان لە ناو مێشکمانە دروستە بێت دەربارەی کەسی بەرامبەر یاخود بەرامبەر کۆمەڵگەی بەرامبەر یاخود بەرامبەر میلەتی بەرامبەر ئەمانە هەمووی ئەگەر بێت و گومانی خراپ بێ لای خۆی گەورە بە تاوان هەژمارەکرێت بۆیە دەبێ هەر تاک بە تاچی ئێمە ئەم خاڵە باش بزانێ و ئەو بیریشی لێ بکاتەوە هەڵبەتە ئەگەر ئێمە ئەوها بیرمان کردەوە هەوڵ دەدەین لە خۆ ئەم سیفەتە نەشیا و نەشاز و ناشرینە لە خۆمان بە دوور بگرین و هەروەها وابزەم لە فەرمودێکی قودسیە دەفەرمێت ئەنە عند ظن عەبدی بی واتە من لە جێی گومانی ئەو بەندەیەم کەوا بیرم لێکاتەوە واتە من ئەگەر گومانێکی باشم هەبێ بەرامبەر خی گەورە و خی گەورە باش دێنێتە ڕێم و هەروەها ئەگەر خراپ بێ خراپ دێتە ڕێم بۆیە هەروەها کەسەکانی شوایە تر هەر بارودۆخێک بێتە ئاراوە هەر بارودۆخێک دروست بێ لە ناو کۆمەڵگا لە شوێنی کارکردنمان لە ناو خانەوادەکانمان پێویست ناکە ئێمە گومانی خراپ بەرین بەو کەسە یاخود بەو کۆمەڵە یاخود بە هاوپشەکانمان وەکو باسم کرد گومانی خراپ لە کەسی خراپەوە بەدیدێ گومانی خراپ تاوانبارکردنی کەسی بەرامبەرە بەبێ بەڵگە گومانی خراپ خۆ خواردنەوەی لە ناخی مرۆڤدا واتە ئەگەر تو بە گومانی خراپ لە کەسی بەرامبەردا ئازار تەنها بە خۆتە گەێنی نەک بە کەسی دەوروبەردا وات لێ دێت هیچ کەس متمانی پێت نەبێت و توش متمانت بە کەس نابێت تو ئێمە لەسەر زەوی یاخود لە خاک وڵاتی خۆمان هەمومان پێویستیمان بە یەکتری هەیە ئەگەر چی گومانێک بکەین لە کەسی بەرامبەردا فعلەن گومانەکەمان لە جێ خۆی بێتە دی ئەتلو کاتەیە دەبێت لێبور دەبیت
یعنی لەوانەیە جاروبار ئێمە گومانەکانمان بە پێی بیرکردنەوەکانمان بێ، واتە تو گومانێک ئەەکەی بە کەسی بەرامبەردا تەمەشاکەی گومانێکی خراپە لە هەمان کاتە بەدی دێ. ئەت ئەوە مەکە پێوەەر لە ژیانی خۆت، مەیکە معیار لە ژیانی خۆت بڵێ هەموو صفات و ڕەفتاری ئەو کەسەی بەرامبەرم، ئەو هاوپیشەیەم، ئەو جیرانم، ئەو خانە، ئەو کەسەی دەوروبەرم هەمووی سفاتێکی خراپە. نەخێر، سفەتی خراپ لەوانەیە لە هەمومان بەدی بێت، بۆیە دەبێت کەسێکی لێبوردە بووین، بەڵام هیچ کات پێویست ناکات و بەر لەوەی کەسی بەرامبەرمان سفەتە خراپەکەی لێ بەدی بێت یاخود دروست بێت تو گومانی خراپی بۆ بەریت. نەخێر، باشترین شت ئەوەیە ئێمە هەمیشە گومانی باش بە دەوروبەرمان، بە کۆمەڵگەمان، بە جیرانمان، بە هاوپیشەمان، بەو کەسانی بەرکەوتەمان هەیە لەگەڵانە هەمیشە گومانی باشمان هەبێ، نەک گومانی خراپ. زۆر باشە مامۆستا، گومانی خراپ کاتێک کەسێک گومانی خراپ بە بەرامبەرەکەی ئەبات، ئایا ئەو کەسە کردارێکی کردوێ بەرامبەری یاخۆت قسەیەکی کردوێ بەرامبەری ئەو گومانە خراپەی کە ئەیبات چون کاریگەری لەسەر لایەنی دەرونی و تواناکانی ئەو کەسە دروست ئەکات؟ بەڵێ، هەڵبەتە وەکو باسم کرد، یعنی هەموو بیرکردنەوەیکی خراپ سەرەتا کاریگەری سلبی و نەرێنی و پۆزیتیڤی نەگەتیڤی لەسەر خودی کەسەکە، و گومانی خراپ و بیرکردنەوەی خراپ سەرەتا کاریگەری دەبێت لەسەر ئەو کەسە، پاشان لەسەر پەیوەندیەکانی دەرەوەی ئەو کەسە. ئێمە لە کۆمەڵگادا وەکو باسم کرد هەمومان پێویستمان بە یەکتریە، هەمومان پێویستمان بە هاوکاری یەکتریە، بە دەستباری یەکتری هەیە. کەس ناتوانین بەبێ یەک بژین، ناتوانێت بەبێ یەک هەڵ بکەین، ناتوانین بەبێ یەکتری هیچ کارێک ئەنجام دەین، بۆیە پێویستیمان بە یەکتری هەیە. بۆیە ئەو گومانە خراپەی کەوا لە بیرکردنەوەی ئێمەدا بەدی دێ سەرەتا کاریگەری سلبی هەیە لەسەر خۆمان، پاشان لەسەر پەیوەندیەکانی دەوروبەرمان. ئەمە ژوا دەکات کەمترین کەس پێی خۆش بێت لەگەڵمانە ڕەفتار بکات، هەڵسوکەوت بکات، گفتوگۆ بکات، قسە بکات. ئەو کاتەوامان لێ کەسێکی گۆشەگیرمان لێ دروست بێت. ئینسانێک کە گۆشەگیر بوو، منتەوی بوو لە ناو کۆمەڵگایە، کەسانی دەوروبەر پیان خۆش نییە مامەڵە و ڕەفتاری لەگەڵدا بکەن. بۆی وای لێ دێت وەکو باسم کرد ئەبێتە کەسێکی گۆشەبیر. ئەمەش ڕنگدانەوەی سلبی زۆر 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 خراپی هەیە لەسەر لایەنی تەندروستی و دەرونی خودی کەسەکە. بۆیە ئومێدەوارم هەموو کەسێک لە ئێمە بتوانێت زاڵ بێت بەسەر ئەو سفەتە خراپە کە سفەتی گومان خراپیە لەگەڵ دەوروبەر، بەڵکو بیگۆڕێتەوە بە سفەتی باشتر و پۆزیتیڤتر و ئیجابیتر. ئەویش گومانی باشە بە هەموو ئەو کەسانی لە دەوروبەریدایە. مامۆستاگەر هاوڕام بی ئەوە زانین کە گومان تا ڕادێک سروشتیە لە هەموو مرۆڤێکە هەبێ. گومان زۆر جاڕوامان لێکە بەرەو چارەسەرکردنی کێشەکان بڕۆین ئەگەر بزانین گرفتێ هەیەیان ئەوە تا ئەگەر گومانێکمان بر بە شتێک ڕەنگە بە دوایە بچین لە ڕووی زانست و زانیاری و خۆمان بەهێز بکەین. بەڵام باسەکە لەوەیە ئەو کەسانی کە تووشی بەدگومانی بووین، بەلایەنێکی نەخۆشییا بووی کە زۆر ڕەنگیاوەتەوە لە ژیانیانە، نەمتمانە بە کەسانی دەوروبەری ناو خێزانەکەیان، نە هاوڕێکانیان، نە هاوپیشەکانیانەکەن، ئەمانە چۆن ئەتوان چارەسەری ئەو بەدگومانیان بکەن، یان ئەو ڕێگایانە چین کە مرۆڤێک دەتوانێت بیگرێتە بەر ئەو گومانانی کەم بکاتەوە لە کەسانی چواردەوری؟ بڵێ هاوڕاتم 100% کەوا ئێمە مرۆڤیش هەموو شتێکی لێبەری دێ. یەکێک لەوانەش گومان شتێکی سروشتیە، وەکو سترێس، وەکو قەلق. ئەوانی شتێکی سروشتین دەتوانین قەلق و سترێش بۆ کاری بەرەو پێشچوونی خۆمان بەکاربێنین، و واشمان لێکە ئەگەر کۆنتترۆڵی نەکەین وامان لێکە دامانە ڕوخێنێ، دامانە ماڵێنێ لە هەموو کارێکی باش. و بە هەمان شێوە بۆ مەسئلەی گومانی شتێکی تەبیعیە ئەگەر لە ئێمەدا هەبێت، چونکە تو بۆ من دیاردەیەک حاڵەتێک ڕۆدا تو گومانت لا دروستە، ئەگەر تو گومان لا دروست نەبێت جەچ گومانێکی ئیجابی بیان سلبی بێت، کەواتە تو مرۆڤێک یاخود کەسێکی دەروون دروست نی لەگەڵ ڕێزمدا. بۆیە لە دەروونناسیشدا دەڵێت ئەگەر بێت و بتەوێت سفەتێک لە خۆت زیاد بکەی یا سفەتێکی ئیجابی لە خۆت زیادکەی، پێویستە 21 ڕۆژ لەسەری ڕاهێنان بکەیت. و ئەگەر بتەوێت سفەتێکی سلبی و نەگەتیڤ لە خۆت بە دوور بخەیتەوە، بە هەمان شێوە
پێویستیت بە 21 ڕۆژە ڕاهێنان لەسەر بکەیت و ورد بیتەوە تەرکیز و فۆکەس بکەیتە سەر ئەو سیفەتە سلبیە ئەوە دەتوانی زاڵبی بەسەریا و دەتوانی کۆنتترۆلی خۆت بکەیت و لە خۆتی دوور بریتەوە. هەڵبەتە ئێمە چۆن دەزانین ئەو سیفەتە سلبیە یان ئیجابیە؟ ئێمە خۆمان دەبینەوە لە دەوروبەری خۆمان کە تەماشای کەسی بەرامبەری خۆمانەکەین سیفەتی جوانی تیابوو کەواتە ئەگە خەڵک پێی پەسەند بوو خۆتیش پێت پەسەند بوو کەواتە ئەوە سفەتێکی جوانە و باشە و ئیجابیە تو دەتوانی بۆ خۆت ئیکتیساب بکەیت و وەریگریت. بە هەمان شێو یاخودە پێچەوانەوە ئەگەر سفەتەکە نەشیاو بوو نامۆ بوو لە ناو کۆمەڵگە و لە ناو دەوروبەر بوو لای خۆتیش ئەو وەختە بە هەمان شێوە تو دەتوانی لە خۆتی دووری بکەیتەوە. بۆیە هەمومان پێویستیمان بە چاودێری خودی خۆمانە. چاودێری خودی خۆمان وامان لێ دەکا پەرە بە کەسایەتی خۆمان بدەین، پەرە و پێشکەوتنێکی بەرچاو بە خودی خۆمان بەرین. بۆیە تو متابعە و چاودێری و بەدواداچوونی سیفات و تەسەڕوفات و ڕەفتار و گفتارەکانی خۆت وات لێ دەکات زاڵ بیت بەسەر سیفەتی خراپدا و سیفەتی نوێ و باش و ئیجابی لە خۆتدا بەدی بهێنی. بۆیە پێویستیمان بەڕاهێنانە لەو مەجالەوە لەو لایەنەوە و لەوانەیە کەسی دڵسۆز لە دەوروبەری هەر هەمومان هەبێت ئامۆژگاریمان کە نەسیحەتمان بکە ڕێگەمان پێ پیشاندا بڵێ بابەجان جارێک دوو جار سێ جار ئەمە چی ئەم گومانە خراپە ناکرێ و ناشێ و گونجاو نییە ئێمە لە ژیانی خۆماندا هەر هەمووی بە گومانەوە بژین، هەر هەموو گومانەکانیش گومانی خراپ بێت. ئەم حاڵەتە کە زیادی کرد کە ڕادە بە دەربوو وای لێ دێت وەکو باسم کرد کەس نەتوانێت لەگەڵ تا ئینسیجام بکە و هەڵ بکە و کەس کەیفی پێتانەیەت ئەمەش واد لێ دەکات تووشی گۆشەگیری بیت لە ناو کۆمەلگا و لە ناو خانەوادە و لە ناو گەل وڵات. باش مامۆستا زۆزر، ئایا بەدگومانی یاخود کەسێکە بەردەوام گومانی خراپ بە چوار دەورەکەی بەرێ ئایا دەکرێت ئەم گومان بردنە زۆری بێتە نەخۆشی دەرونی و وای لێ بکات کە ڕوو لە پزیشکانی دەرونی چارەسەری دەرونی بکات؟ واللهی خاتونجان حتمما هەر سیفەتێکی سلبی ئێمە هەمومان نەزانین نەخۆشی جەستەیی و ئەندامی هەیە کە بەرێتی لە قۆڵۆن و مائیدە و ئەم شتانە و نەخۆشی دەرونی شەیە. بەڕای من وەکو پسپۆڕێک نەخۆشی دەرونی زۆر 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 کارەساتبارترە لە نەخۆشی جەستەیی و ئەندامی. چونکە ئەگەر لە یەکێک لە ئەندامەکانمان نەخۆشیەکە بێت بە نەشتەرگەری و عملیات دەتوانین چارەسەریکەین. ئەمما نەخۆشی دەرونی کە گومان خراپی و بەدگومانی بەشێکە لەو نەخۆشە دەرونیانە وا دەکات ئەندامەکانی جەستەشە تووشی نەخۆشی بێت بە تایبەت مێشک و دەماغ. بۆیە ئەم بەدگومانیە ئەگەر بێت و لە خۆمانە بە دووری نەخەینەوە ئەوە گەورەترین بەڕای من گەورەترین نەخۆشی دەرونیە لە خودی ئەو کەسەدا. بۆیە حتا دەکرێت ئینسان لە خۆی دووری کاتەوە. بەڕاستی بڵێ لەلایەن با بڵین پزیشکانی دەروونناسانەوە دەکرێت چارەسەریان پێ بدرێت. بەڵام بەڕای من ئینسان خودی خۆی باشترین پزیشکە. ئێمە قورئانی پیرۆزمان هەیە، فەرمودەی قودسیمان هەیە، فەرمودەی پێغەمبەرمان هەیە صلی الله علیه وسلم. با تۆزێک سێرچکەین بگەڕین بخوێنینەوە زەین خۆی گەورە کە باسی هەر دەردێکی کردووە چارەسەرەکەشی داناوە کە تو چارەسەرەکەی لە ناو قورئان و فەرمودە و فەرمودەی قودسی هەیە پێویستی بە دکتۆری دەرونی نییە. لەگەڵ ڕێزم بۆ هەموو دەروونناسان و پزیشکانی دەرونی بۆ ئەوەی زاڵ بن لەسەر ئەو دیارە و ئەو حاڵەتەیە. یعنی زەروریە تو خۆت پێداچوونەوە بە خودی خۆتکەی. هەڵبەتە ئەمە لە کەسانی بەهێزدا بەدیەکرێت. بۆیە ئەگەر ئێمە هەر سفەتێکی خراپمان هەبوو بۆ نمونە بەدگومانیە هەر سفەتێکی تر ئەگەر توانیمان خۆمان بەسەر یا زاڵین بۆ واتە خۆمان کەسێکی زۆر زۆر بەهێزین و دکتۆر و پزیشکێکی زۆر زۆر باشین و خوا نەخواستە ئەگەر حاڵەتەکە لە ڕادە بە دەربوواتە ئیفراتی تێکەوت و زێدەڕۆیی تێکەوت مەسئلەی بەدگومانی وامان لێهات ژیانکردن لەگە کەسانی دەوروبەرمانە تۆزێک ئەستەم و زەحمەت بێت ئەو کاتە پێویستمان بە پزیشکی دەرونیە هەڵبەتە بە بێگومان لە لای پزیشکە بەڕێزەکانی دەرونی و دەروونناسان ئەو حاڵەتە چارەسەرەکرێ و دەکرێت بە ئاسانی ئیتر یان لە ڕێگەی ئامۆژگاریەوە یاخود لە ڕێگای ڕێنماییەوە یاخود لە ڕێگای ئەگەر حاڵەتەکە زۆر زۆر بەقووت و بەهێز بوو یاخود تند بوو ئەو کاتە لە ڕێگای دەرمانەوە دەکرێت دەرمانی هێورکەرەوە هەیە مهدئات هەیە دکتۆرە دەروونناسە بەڕێزەکان ئەوان خۆیان باشتر ئەزانن لەو پسپۆڕی خۆیان. بۆیە
حتا بکرێت باشتر وایە خودی کەسەکە خۆی زاڵ بێت لەسەر ئەو بابەتە سلبیە نەک پەنا بەرێتە بەر کەسێکی دیکە یاخود ئیستیعانە بکە بە کەسێکی دیکە یاخود لێرە ئینسان زۆر جار تووشی هەڵەشە بێت لەم بابەتە لە بابەتی بەدگومانی دەبینین لە کاتی بەدگومانی تووشی هەلوەسە دێت واتە مەیل و تێکچوون کەوتم کە حاڵتەکە زۆر زیادی کرد پەناباتە بەرچی دەبین دوو قەوسا شێخ یان سەید یان مەلا طبعا لەگەڵ ڕێزم نە شێخن نە مەلا نە سەیدن ئەوانەی وا نوشتە و جادو ئەم شتاناکەن هەڵبەتە ئەم بە کەسێکی ئاینی پیرۆزی دانا بەڵام لە بنەڕەتداوانە بۆ بەرژەویندی مادی و دارایی خۆیەتی ئەو کەسێکەوە ئەو جۆرە نوشتە من پێی ناڵم دوعا پێی دەڵم نوشتە و سەحر و جادو ئەو کاتە تووشی کارەساتێکی زۆر زۆر گەورە دێ ئەو شخصە واتە پەنابردن بۆ ئەو جۆرە کارانە کارەساتێکی زۆر 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 گەورەی لێ دەکەوێتەوە وای دەکات ئەو کەسە لە ناخەوە بڕوخێت و هەرگیز و هەرگیز چارەسەری نەبێت. باشە مامۆستا زۆزگ ورە هۆنیەگیان پرسیارێکم هەبوو مامۆستا زۆزگ ئایا ژینگەی خێزانی یاخود پەروەردەی خێزانی هۆکارە بۆ ئەوەی کە تاکێکی بەدگومان پەروەردە بکرێت و دروست بکرێت؟ بێگومان چونکە خاتونی بەڕێز پەروەردە و بنیاتنانی تاکە کەسی لە ماڵەوە دەست پێکات ئەو منداڵە کە لەلایەن دایک باوکەکەوە پەروەرداکرێت سەرپەرشتیەکرێت ئەگەر بێت و گومانی باش بە یەکتری بەرن لە ناو چوارچێوەی خانەوادەکانیان ئەو منداڵە سەر ئەو پەروەردە جوانە بنیات ئەبن و گەورە دەبن و بۆیە هیچ کات باوک و بە تایبەت دایک ڕێگە نەدات هیچ گومانێک دروست بێت لە لای ئەو منداڵی چونکە ئەگەر بێت و ئەو منداڵە جارێک دوو جار گومانی خراپ بکات ئەو دایکە لەگەڵی ڕازگۆ نەبوو باوکەکە لەگەڵی ڕازگۆ نەبوو ئامۆژگاری نەکرد و ئەگەر هاتوو ئەو منداڵە خۆی گومانی خراپی برد بە خانەوادەکەی بە شتێک بە دەوروبەردا ئەگەر دایک و باوکەکە کۆنتڕۆڵیان کرد ئەوە کەسێکی ساغ و ڕاستی لێ دەرچێت لە پاشە ڕۆژدا کە گەورە و کامڵە بێت وە بە پێچەوانەوە ئەگەر بێت و ئەو دایک و باوکە درکیان بە بەدگومانی منداڵەکانیان نەکرد یاخود ئەگەر درکیان پێکرد و چارەسەریان نەکرد چارەسەرێکی ڕیشەیی بە قۆناغ مەرحەلە بە مەرحەلە ئەو کاتە دەبینی ئەو منداڵە کە گەورە دەبێت و دەچێتە ژینگەی دەرەوەی ماڵەوەی خۆی کە بریتێ لە باخچەی منداڵان و قوتابخانە و کۆلێژ تەمەشاکەی کەسێکی زۆر زۆر گوماناویە بێت گومانی لە هەموو کەسێکە بێت هەڵبەتە ئەم گومانە لە چۆ فێر بوو لە ناو خانەوادەکەی وەکو باسم کرد خانەوادە هۆکارن بۆ بەدگومانی لە ناو کۆمەڵگا و بە هەمان شێوە فاکتەرێکی زۆر 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 گەورە و سەرەچین بۆ نهێشتن و لە ناوبردنی بەدگومانی لە ناو تاک بۆیە زۆر جار حاڵەتی شازیشمانەیە دەبینین خانەوادەکە زۆر هۆشیارن زۆر چاوکراون زۆر ڕێک و پێکن ئەسڵەن گومان و شک و بێمتمانی بوونی نییە لە ناو خانەوادەکانیان بەڵام پاش ئەوەی ئەو منداڵە گاتە قۆناغی با بڵین تەمەنی 6 ساڵان کە تێکەڵە بێ بە ژینگەی دەرەوەی ماڵەوە کە بریتێ لە قوتابخانە و هاوڕێگرتن و هاوڕێکردن دەبینی تووشی بەدگومانی دێ لە هاوڕێکانیدا و ئەم حاڵەت و دیاردەیەش پێوەی دیارە کە منداڵەکە یەگەڕێتەوە ماڵ ئەلەو کاتەش بە هەمان شێوە خانەوادەکان دایک و باوک و خوشک و براکان دەتوانن ببنە فاکتەرێکی سەرەکی بۆی ئەم دیاردە خراپە لە ناخی ئەو منداڵەیدا بسڕنەوە. زۆر باشە ما بسازۆ کەسانێکمان هەیە ڕەنگەها خۆمان لەناو خۆمانە بیست بێتمان کەسانێکی دڵپاکن دڵسافن هەمیشە باوەڕ بە هەموو شتێکەکان ینی گومانی خراپیان نییە دەکرێت ئەمەش زیانی هەبێ پێچەوانی ئەو بەدگومانیان با بڵێن ئەو گومانانی کە کەسێکی با و دەبێت مرۆڤ هاوسەنگیەک ڕاگرێ لەوەی کە لەکوێ بزانێ گومانە با لەکوێ بزانێ گومانەکەی چۆنە. خاتونجان لە سەردەمی ئەم ڕۆیان من بەڕاستی من بیرکردنەوەیکی تایبەتم هەیە یەک خۆ خوێندنەوەی تایبەتم هەیە لەم ڕۆژگارەیە بەڕای من نەمتمانە بە کەس بکەی واژ بکەی دەوروبەرت هەمووی بێ هیوا و بێ ئەمەلکەی واتە لە سەرەتایی
هاوڕێکردنت مامەڵەکردنت بەراوردکردن نابێ متمانە بە کەسکەی بەڵام متمانە چۆن دروستە بێت لە کاتی تعامل و ڕەفتارکردنی کەسی بەرامبەردا متمانەی ئەم سەردەم و عەسرەیە زۆر بە زەحمەتیە بێواتە بە ڕۆژێک و دوو ڕۆژ و ساڵێک و 2 ساڵ متمانە دروست نابێت بەڵکو دەبێت متمانەیەکی تەواو و ئینسان وەک کوردەواریڵە نابێت زۆر خۆش باوەڕ بێت نابێ باوەڕ بە هەموو کەسێک بکەیت نابێ باوەڕ بە هەموو شتێک بکەیت بۆیە شتێکی زۆر تەبیعیە ئەگەر گومانمانە بێت لە کەسانی دەوروبەرمان واتە بە حەزەر بین حەزەرمان هەیە حەزەرمان هەبێت لە کەسانی دەوروبەرمان بەڵام تاقیشیان بکەینەوە جارێک دوو جار سێجار لە تاقیکردنەوەکانە دەرەچێت بۆیە مرۆڤ هەر یەکێک لە ئێمە پێویستە زۆر خۆش باوەڕ نەبین واتە باوەڕ بە تەسەڕوفات و بە کردار و بە گفتار و بە قسەی هەموو کەسێکی دەوروبەرمان نەکەین بۆیە زۆر جار لەم سەردەمە دەبینین قسەی باقوبری قەکرێت لە دەوروبەرمان قسەی زۆر گەورە و قەباکرێت وامان لێکە باوەڕم بکەین پاشان تووشی دەردەسەری و نەهامەتی ببین ئینسان باشتر وایە بە حەزەرەوە یاخود بە چەند فلتەرێک ڕاستگۆیی و متمانە و باوەڕ بە کەسی بەرامبەر و دەوروبەری بکات بەڵام لە هەمان کاتا تو دەکرێت ئەو کەسانی متمانێکی تەواوت پێیان بوو تەواو پشتیان پێبەستی ئەو کاتە لە فلتەرەکان دەرچوون ئەمجا دەتوانین هاوڕێتیان لەگەڵ بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ زۆزک ساڵەیە ڕاهێنەری نێودوڵەتی پەرپێدانی تواناکان کە لە ستودەکانمان لە هەولێرەوە لەگەڵمانە بوو سپاس دەکەین.